هذا القرار موقع من 9 قضاة لە چوارچێوەی هەڵمەتەکانی حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی هەفتەی داهاتوو تیمێکی لێکۆڵەری نێودەوڵەتی دەگەنە بەغدای پایتەخت. تیمەکە لە 21 لێکۆڵەر پێک دێت و سەرجەمیان بیانین بە مەبەستی هەڵدانەوەی دۆسیەکانی گەندەڵی هەر سێ سەرۆکوەزیرانی پێشووی عێراق ئایاد عەلاوی، ئیبراهیم جەعفەری و نووری مالیکی سەردانی بەغدا دەکەن. چەند سەرچاوەیەکی تایبەت لە نووسینگەی عەبادی ئاشکرایان کرد هەنگاوەکەی ناوبراو لە چوارچێوەی وەڵامدانەوەی داواکاریەکانی گەلی عێراقا بۆ بنەبڕکردنی گەندەڵی. دەژڵێت هەفتەی ڕابردوو حکوومەتی عێراق لەو بارەوە ڕێکەوتنێکی لێکتێگەیشتنی لەگەڵ نەتۆیەگرتووەکان واژۆ کردووە. ئەمە جگەلەوەی پێشتر عەبادی داوای هاوکاری لەو ڕێکخراوە نێودەوڵەتیە کردبوو بۆ ئاشکراکردنی چارەنووسی 361 میلیارد دلار کە لە نێوان ساڵانی 2004 بۆ 2014 لە بودجەی گشتی عێراق دیار نەماوە لەگەڵ ئاشکراکردنی چارەنووسی هەزاران پرۆژە لە کەرتەکانی کارەبا و نیشتێجێبوون و کشتوکاڵدا. لێکۆڵەرەوە بیانیەکان دەسەڵاتی تەواویان پێدراوە بۆ لێکۆڵنەوە لە دۆسیە و دۆکومنتەکانی سەرجەم وەزارەتەکان و بانکی ناوەندی و دیوانی چاودێری دارایی عێراق. هاوکات دەسەڵاتی لێپێچینەوەی ئەو بەرپرسانەشیان پێدراوە کە تا ئێستا لە دەرەوەی عێراق نیشتەجێن چونکە تیمەکە نێودەوڵەتی و هەموو وڵاتانی جیهان هاوکاری دەکەن. عێراق گۆڕانکاریەکی زۆر بەخۆی لە لایەکی دیکەوە زانە ڕۆستایی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە پەیامی ڕاگەیان لێکۆڵینەوەکانی تیمە نێودەوڵەتیەکە دۆسیەکانی گەندەڵی بەرپرسانی هەرێمی کوردستانیش دەگرێتەوە. بە پێی زانیاریەکان سەرەتای 2013 تا 2014 نزیکی 850 میلیارد دلار لە مڵکی گشتی عێراق لەلایەن بەرپرسانەوە دزراوە. بەشێکی بەرچاوی ئەو ڕێژێش بە شێوەی جۆراوجۆر ڕەوانەی دەرەوەی وڵات کراوە.